بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاومان بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستداین. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر خەسڵەتەکانی عیبادوڕەحمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی زانای ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێربەی. زۆر سپاسان دەکەم، خی گەورە موفقتان کرد. مامۆستا گیان خی پەروەردگار لە ئاەتی 63 سوورەتی فرقاندا دەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین عیباد الرحمن چییە؟ خەسڵەتەکانی عیباد الرحمن چی؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان، هەزاران سەڵات و سەلام بۆ سەرجانی پاشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سپاس بۆ ئێوەی بەڕێزش بۆ ئەم دەرفەتە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەیە کە بەڕاستی تەوەرەیەکە کە باس لە سیفات و ڕەوشتە جوانەکانی بەندە ڕاستەقینەکانی خوای تەبارەک و تەعالا دەکات. چونکە ئەمڕۆ ئێمە لە سەردەمێک داین کە ڕاگەاندنێکی بەهێز لەبەر دەستی زلهێز و بێدین و خوانەناسەکاندایە ئیسلامێن وەکو دێوەزمە نیشانداوە. بەڵام ئەگەر سەرنجی دەقەکان دەدەیت و تەماشا دەکەی ئیسلام بۆ خۆی یەک پارچە ڕەوشتی جوانە. جا طبعاً هەرچی ئینسانە هەمووی بەندەی خوایە، هەمومان عەبدوڵڵاین، هەموو بەندەی خواین بە باوەڕدار و بێ باوەڕەوە. بەڵام خەڵکانێک هەیە تایبەت بەندەی خوایە. عەبدوڵڵا هەموو مرۆڤەکان دەگرێتەوە، بەڵام عەبدیلله ئەی عەبدەن لله، یعنی ئەوانەی عەبدی خالیس بۆ خوا سوڵحا و ڕاساون. جا عیباد الرەحمان یعنی بەندە ڕاسەکانی خوا، بەندە ساڵحەکانی خوا. ئێمە هەمومان عەبدین، بەندەین، بەڵێ باش. بەڵام کە بەندەین واجبی ئێمە چی؟ عەبدایەتیە، دەبێت بەندایەتی بکەین. اینجا یان دەبێت بەندەی خوا بین یان دەبێت بەندەی غەیری خوا بین. بەندەی خوا ئەوە عیباد الرەحمانە، بەندەی غەیری خوا بەندەی عیبادی شەیطانە، عیبادی دینار و درهەمە. بەندەی دەبێتە یان ئەگە بەندەی خوا نەبووی دەبی بە بەندەی بەندەکان، بەندەی دینار و درهەم، بەندەی شەهەوات و ڕەغەبات و ئارەزوو، بەندەی شەیطان و پەنا بەخوا. جا ئەگەر ئێمە بەندەی خوا بووین وما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون، ئێمە دەبێت عیبادەتی خوا بکەین. ئەگەر خوا نەخواستا خەڵکانێکیش بەندەی خوا نەبوون ئەوە دەبینی وەک لەم زروف و زمانەدا دەبینی خەڵکێک چێ پارەی لێبێ لەوەیە، یعنی بە ئارەزوی خۆی دەکات. جا لەبەر ئەوە کە لە کاتێکدا کە ئینسان لە بەندەی خوا لایدا ئیتر ئەوە ئەگەر خوات هەبوو هیچ نەبێ، هەمووشت هەیە. بەس کە خوات نەبوو، بەندەی خوا نەبووی، ئەگەر هەموو دنیا ئیتۆ بێ هیچ نییە، چونکە ئەگەر ئینسان هەموو دنیا بێتەوە خۆی بدۆڕەنە بە هیچ ناچێت. جا قسەکە لەسەر ئەوەیە بەندە ڕاستەکانی خوا ئەوانن کە بۆ خوا یەکلایی بوونەوە، یعنی بۆ خوا ئیش دەکەن. یعنی بەڕاستی ئین لله عیبادا فطنا طلقوا الدنيا وخافوا الفتنة. ئیمامی شافعی دەفەرمێ خوای گەورە کۆمەڵە بەندانێکی هەیە کە ئەوەندە زیرەک و عاقڵن دنیایان تەلاق داوە بۆ لە ترسی فیتنەی ڕۆژی قیامەت. 50,000 ساڵ لەو مەیدانی مەحشەرە چاوەڕێکە ئەم ئاگری جەهەنەمە. یعنی بەڕاستی ئەم تەنیایی ناو قەبر ئەگە ئینسان بی لێ بکاتەوە. بۆیە بەندە ڕاستەکانی خوا دنیایان زۆر نەبیستووە هەر بەقەدر ئەوەندەی کەوا پێژیاون. لەبەر ئەوە نەظەروا فیها فلما علموا أنها ليست للحي وطنا. کاتێ سیر دەکەن دنیا شوێنی مانەوە نییە. یعنی ئێمە کە دەڵێن دنیا، ئێمە ناڵێن دنیامان ناوێ. زوهد بە معنای دنیا بەکەمگرتن، نەک دنیا واز لێهێنان، چونکە قیامەت بەرهەمی دنیایە. ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێ دەفەرمێ لە حەزەیەکی دنیا بە هەموو قیامەت نادەن، چونکە بە دنیا قیامەت دەستێنن. بەڵێ جا ئەم عیباد الرەحمانە ئەوە یان دەبێت عیبادی ڕەحمان بین ئەڵڵا، یان دەبێت عیبادی شەیطان بین. ئەوەی کەوا مسلمانی ڕاستەقینەیە ئەوە عیبادی ڕەحمانە، عیبادی خوای تەبارەک و تەعالا. عیبادی خوای تەبارەک و تەعالاش یعنی لە چیا دەردەکەوێ؟ خۆ بە نوێژ و ڕۆژوو نییە. یعنی الدین و المعاملە، دین هەڵسو کەوتە، کردار و گفتارە. خۆگەر بە قسە بێ و بە دروشم بێ خەڵک هەموو ڕۆشن بیر و کوڕی چاک و شەهادەی زۆر و بەڵام قسە فەقیرە هەموو کەس کردەوەش کەم کەس. لەبەر ئەوەی کەوا سەنجی مەحەکە کردار و گفتارەکە ڕەوشتە جوانەکە، چونکە ڕەوشتی جوان بەرهەمی دینەکەیە، بەرهەمی درەختی ئیمانە. توتی ئوکولەها كل حین بإذن ربها. درەختی ئیمان بەردەوام بەرەکەی دەدات کە بەرەکەی سەوز و شیرین و جوانە. ئەوەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەکمەل المؤمنین ئیمانا ئەحسنهم خلقا. چیە تەواوترینی ئیماندارە؟
چیە مسلمانی ڕاستەقینەیە ئەحسەنهم خولقان ئەوانە کە ڕەوشتەکانیان جوانە مەسەلەن بۆ نمونە دەبینی هیوا هەیە قورئان دەخوێنێ بەڵام ناتوانانی ڕۆژە لەگەڵی بژی سەقافەتێکی صحیحی قورئانی وەرنەگرتووە عملی پێ ناکە تێگەیشتنیشی ڕاست و دروستی بۆ قورئانەکە نیە هیوامان هەیە سنەتەکان جێبەجێ دەکا یەک نوێژی بە جەماعەت ناچێت بەڵام تەماشاکەی سەقافەتێکی ڕاستەقینەی نوێژەکەی وەرنەگرتووە کە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەی لە خراپە بیجێڕێتەوە بە هەر حاڵ یعنی ئێمە دەبێ بزانین کەوا ئەم دینە یەک پارچە ڕەوشتی جوانە یەک پارچە دەبێت لە کردار و ڕەوشتە جوانەکان سەنجی مەحەکە ئەم عیبارەتانەش کە لەسەرمان واجب کراوە نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە هەر هەمووی فقهی عیبادات بۆ فقهی ئەخلاقە یعنی بۆ ئەوەی لە ئەنجامی ئەو عیبارەتانە کە ئەم عیبارەتانە میکانیزم و ئالیەت و هۆکارن دەرەنجامەکەی چیمان دەست بکەوێت ڕەوشتی جوان ئەخلاقی جوان مەسەلەن تۆ کە کاتێ نوێژ دەکەی دەبێت بڵ وەڵام من مادام نوێژەکەم دەبێت ڕەوشتم جوان بێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر باش مادام زەکات دەدەم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها چۆن زەکات پاکت دەکاتەوە ماڵەکەت پاک دەکاتەوە ڕۆژ و قوتابخانە ڕەوشتە جوانەکانە لە حەجا لەگەڵ ئەو قەڵەباڵغی چۆن ئیدارە دەکەی فێرمان دەکات چۆن لەگەڵ قەڵەباڵغی ئیدارە بکەین بۆیە بەڕاستی یعنی ئێمە گە تەماشاکەین ئەو ڕەوشتە جوانانەیە کەوا ئەم ئیسلامە گەورەی ئەوە سەرخست ئێستا خۆ ئاینی پیرۆزی ئیسلام جێشی ئیسلام نەگەشتە هیندستان ئەوە هەر بە تارێ بە فڕۆکەی کە دەچین بۆ نەخۆشەکان چەند بێزار دەبن خۆ نەگەشتە ئەفریقیا بەچی ئەم ئیسلامە گەیشتە هەموو دنیا ئەم سەری دنیا بەوەی کە بازرگانەکان دەچون ڕەوشتیان جوان بوو هەڵس و کەوتیان مامەڵەیان ئەتووەرە بزانە یعنی بەرامبەرەکەت هاوڕێکەت هاوسێکەت هاوسەرەکەت بەس درۆ لەگەڵ نەکات لە نمونەی ڕەوشتە جوانەکان بەس درۆ لەگەڵ نەکا بزانە ئەو ژیانە چەند خۆشە لەبەر ئەوە بەڕاستی یعنی کەوا ئەمڕۆ تەماشاکەی ئەزمەی ئەخلاقا ئەزمەی ڕەوشتە جوانەکانە بۆیە دەبێ ئێمە ئەم عیباد الرەحمانە کە ڕسیفاتی ڕەوشتە جوانەکان کە لە مەسەلەی عیباد الرەحماندا باز دەکا کە یەک بێک دەین لە خزمەتیان ئەوەندی فریاکەوتین بەڕاستی ئەمە پێمان دەڵێت کە ئیسلام بریتە لە ڕەوشتی جوان نەک ئێستا وەکو شتێک وا پیشاندراوە وڵا ئیسلام تیرۆر و تۆقااندن و مۆن و مرچی و کوشتن و بڕین و هەڵدڕین و سەربڕین و ئاخر بە ناوی دینەوە حتا زلهێزەکان خەڵکانێکیان دروست کردەوە بە ناوی دین لە دین دەدەن دین ناشرین دەکەن ناتوانێت بڵێ وڵات دین درۆیە بەڵام دێ بە ناوی دینەوە شتێکمان بۆ دروست دەکات کەوا ئێمە لە دیندا مەسەلەن ئەوە تا لەبەر ئەوە بەڕاستی دین یەک پارچە ڕەوشتی جوان و تاعات و عیبادەتە بۆیە عیباد الرەحمان ئەوانن کەوا خاوەنی ئەو سیفەتە جوانانن کەوا یەک بێگی ئینشاءالله دەچین بۆ خزمەت ئینشاءالله مامۆستا خۆی پەروەردگار بۆ باسی عیباد الرەحمان دەکا نافەرمێ نوێژی زۆر بکەن نافەرمێ ڕۆژووی زۆر بگرن لەم ئاەتەدا هەڵبەت مەبەستمان ئەم مەقامەیە نافەرمێ زۆر لەبەر خوا بپاڕێنەوە لێرەدا دەفەرمێ ويمشون على الأرض هونا عباد الرحمن ئەوانن کە بەسەر زەویدا دەڕۆن بە ئارامی یان باسی ئەوە دەکا کە کاتێک دەگەن بە نەفامەکان نەزانەکان جاهیلەکان کە قسەی ڕقیان لەگەڵ دەکەن قسەی حاشایەکی ڕوتان جنێویان پێ دەڵێن بە کەسانی ئیماندار بە عیباد الرەحمان بەڵام ئەوان تەوقەیان لەگەڵ دەکەن ئەوان سەلامیان لێ دەکەن ئەوان پێیان دەڵێن ئێوە لە ئاشتیدا بن بۆ خۆی پەروەردگار هێناوێتی بەدووسی بەمە مخاطبەی عیباد الرەحمان دەکات بەمە دەڵێ عیباد الرەحمان لێرە دەفەرمی عیباد الرەحمان ئەوانن ئەمە ئەومان پێ دەڵێ کە سەنجی مەحەک بۆ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە کردار و گفتار و ڕەوشتە جوانەکانە ئەومان پێ دەڵێ کە موسڵمان ئاشتی پێیە ئەومان پێ دەڵێ کە ئیسلام دەبێت خزمەتکاری دین و ژینی خەڵک بێت تەنانەت هی خەڵکانی بێ باوەڕیش یعنی ئەگەر ئیسلام حاکم بێ نەکرد مسلمان دەبێت خەڵکی مەسیحی و جوولەکە و یەزیدی و هەموو دینەکان بحەسێنەوە یعنی لە جیرانەتیە لە خزمایەتیە تەماشا دەکەی عەبدوڵای کوڕی مبارەک جیرانێکی هەبووە جوولەکە بووە ئەو پێشەوە بینە سەر سیفاتەکان جوولەکە بووە کە جوولەکەکە چوە خانۆکەی بفرۆشێت توێتی وەڵا بە 100 دینار دەیفرۆشم بە 200 دینار ئەو شتانە کاکە لە نووسینگە وتیانە خانۆکەی تۆ 100 دینار دێنێت تی داخر 100 دیناری حەقی جیرانەکەی فڵان کەسکەوە ئەو جیرانەم هەیە یعنی لەبەر ئەوە دەی ئێمە مسلمانی تەماشاکە جیرانە بە جیرانی دەڕوا جاری وایە تا لە کوردەواریشدا قسەیشی جوان هەیە دەڵێ ئەگەر دەتەوێت خانوویەک بکڕی سەرەتا بڕۆ دراوسەکانی بکڕە جیران چۆنن جیران قبل الدار بەڵێ الرفیق قبل الطريق پێشەوەی جیران پێشەوەی خانوو بکڕی بزانە جیرانەکەت چییە پێشەوەی سەفەرەکەی بزانە هاوڕێکەت چییە بۆیە بەڕاستی یعنی ڕەوشتی جوان سەرمایەی ژینە ئەوەی لی دوور بێ دایم غەمجینە کردارەکانت پڕیادی خواکە ئەوسا ئەزانی ژیان شیرینە جا ئەگەر بینە سەر ئاەتەکە
ئاەتەکە ئەم عیباد الرحمانە لە کۆتایی سوورەی فورقاندایە لە 63ەوە دەست پێ دەکات تا هەفتە و لە هەمان شێوەش تقریبان لە سەرەتای سوورەی مؤمنوندا هەندێک لەو سیفەتانە باز دەکات کە هەر کەسێک خاوەنی ئەو سیفەتانە بێ ئەوە شوێنەکەی بەهەشتە چونکە بەهەشت جێی چییە؟ شوێنی چاکان و پاکان و خاسان و خواناسانە. يعني بەهەشت جێ ئەوانەیە کەوا ڕەوشتیان جوانە، کردار و گفتاریان جوانە. جا لە سەرەتاوە دەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. عباد الرحمن باس ما كده سەرەتای بەرنامەکە وتمان ئەوانن کە بەڕاستی بۆ خوا یەکلایی بوونەوە، ئەوانن کەوا ئیخلاس و ئەوانن کەوا بەڕاستی گوێڕایاڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوکو تەبەری مامۆستا ئاماژەیەکی پێ دەکات عباد الرحمن نەرمونیانن، ئارام و لەسەر ئەوە سیفەتەکانن. بەڵێ بەڵێ ئێستا هەر باسی سیفەتەکان بکەینەوە. مرۆڤی بەویقارن، خۆ بە کەمگرن، خۆ بە گەورەزان نین، بەدڕەوشتی ئەمە لە هەونە لهينكدا عباد الرحمن بل وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. هون يعني بوقار ودرون لسرخو يعني تماشاك حتى بو نوجج دبيك ايوه رادكا بو فريان نوجك بكويدي او دروزنيا بوقار وسكينه بلا دبي بوقار وسكينه وبروا چندي فرياكو دوكه كتاوكا ذا تماشاك اگر پلپلو هلو مشوشيك هبت زانا چن ناشيرينه بويا انسان دائما هول داد بوقار ولسرخو كواتا نشانه انسان ایماندار امرك خلق بپیان نار را بزوري بساري خەڵکانێک دەبینی کە ساریان پێیە هۆڕن و مەسەلەن تەجیلەکەی ئاخسە دەداتێ و بەم لایدا بەو لایدا و دوو لە ڕووبی سەران و بینەران جرت و فرد دەکات و یعنی مشەوەشێک بۆ ڕێگەوان دروست دەکات. بەڵام ئینسانی ئیماندار لەسەرخۆ کە پیرێک دەبینێ یان نابینایەکان کە مەندامێک چوارەکەی پێ دەکا فەرموو بپەڕەوە لە جادەکە، یعنی یاساکانی مرور یاساکانی هاتوچۆ جێبەجێ دەکا. یعنی ئەمە هەمووی لەبەر خزمەتی ئەوەی کەوا ویقار و حیا و حرمەت پێوە دیارە. بەڵام خەڵکێک لەسەر شتێکی بەسیط دەیکا بە هۆڕن لێدانێک و بەهرا و هۆریایەک دادەبەزێ. یعنی ئەمە لەبەرەوە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە عیباد الرحمن ئەوەیە کەوا کە کاتێ بە زەویدا دەڕوا هەونە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. كإنسان جاهل ونفا ونزان قصي بيود جنيوي بيدا سكاتي بيكر أو ذلا صلاوتان لبيد آشتيتان لسر بيد ريزد هي كأكل سرخو بقربان يعني وبشيويك أو بو چونکە ئەو کەسە مسلمانە خۆی بەکەم دەگرێت تەواضعی نییە وەکو دەڵێ عنعنە و تەنتەنەی نییە هەر ئەوە بەزەی بۆ کەسەدا دێتەوە کەوا بۆ چونکە ئەو کەسە کە قسەی ناشرین دەکات عادەتەن گۆزە چی تێدا بێ ئەو لێ دەڕژێ دەرونی پیسە بۆیە زمانی پیسە پەروەردە نەکراوە بێ ئاگایە ئەوانە دەبێ ئێمە بەزەیمان پێیاندا بێتەوە. بۆیە ئینسانی ئیماندار وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما خۆی بەکەم دەگرێت تەواضعی هەیە. پێغەمبەری صلی الله علیه وسلم دەفەرمێ ما تواضع أحد لله إلا رفعه الله. هەر کەسێکیش لەبەر خوا خۆی بەکەم بگرێ ئەوە خوا بەرزی دەکاتەوە. ئەرێ ئێمە چین چنگی خۆڵ و ئێسکەرزی و ئێمە لە هەمومان دەمرین چنگی خۆڵ و ئێسکەرزیوین کەواتە ئەم تەکەبورە بۆ من بۆ خۆم لە تۆ بە گەورەتر بزانم. یعنی لە پای چی؟ یعنی بۆ دەبێ خۆم بۆ دەبێ برا نەبین چونکە ئیسلام پێمان دەڵێ وەکونوا عیباد الله ئیخوانە بەندەی خوا بن برای یەکدی بن. بەندەی خوا بن برای یەکدی بن. کەواتە ئەمە دوو سفەتمان باس کرد. یەکەمیان خۆ بەکەم دەگرێ لەسەر زەوی کە دەڕوا تەواضعی هەیە تەکەبوری نییە. دووەمینیشان سەبر و ئارامی زۆرە. ئەوە دوو سیفەتی عیباد الرحمن. سیفەتی سێمیشیان شەو نوێش. یعنی ئینسانی ئیماندار بەڵێ ئەو بە فەرزەکان ئامادەی لە مزگەوت بە ئاشکرا دیارە بەڵام بەشێک لە شەوەکان لە شەو بەشێک دیاری دەکات بۆ شەو نوێژەکان دەفەرمێ والذین یەبیتون لربهم سجدا وقیاما. ئەوانەی کە شەوان هەڵدەستن شەو نوێژ دەکەن سەجدە دەبن. لە مزگەوتان ناتوانانی زۆر بە درێژی نوێژەکان بکەیت بەڵام لە شەوان دەتوانی سوورەتی درێژ بخوێنی بەتەنیا بە تایبەتی سعاتێک پێش مەلا بانگدان بەشی ئەخیری شەو کەوا وەکانوا قەلیلا من الليل يهجعون ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. يعني لە بەرەبەیاندا داوای لێ خۆشبوون دەکەن. کەواتە ئێمە لەبەرەوەی ڕێگایەکی دوور و درێژمان لە پێشە ڕێگەی قیامەت زۆر درێژە کە کاروانچی ڕێگای درێژ بێت ئەبێ کەی بڕوە دەمە و نیۆڕۆیان بەرە بەیانی زوو ئەستێرەکان بە ئەسمانی بن زوو دەرچێ لەبەر کەسێک کە ڕێگای درێژە دەبێت شەوی تاریک ببڕێ. ئەوانە هەڵدەچن بەشێ لە شەوەکانیان تاعەت و عیبادەت دەکەن لە بینی بەندە و خوا مناجات دەکەن. زۆر باشە مامۆستا ئێمە زۆر دەمانێت لەسەر ئەو دوو مفرەدەیە قسە بکەین. هەونە بە ئارام ڕۆشتن بە نەرمونیانی و بە ڕۆشتن لەگەڵ ئەوەی کە خەڵکانی نەفام کە مامۆقسەیان لەگەڵ دەکەن ئەوان بە سەلام مامەڵیان لەگەڵ دەکەن. مامۆستا
لەسەر ڕۆیشتنی بە ئارام و بەوی قارەوە بەڵێ کاتێک خی پەروەردگار باسی عیباد الرحمان دەکات کە بە ئارامی بەسەر زەویدا بڕۆن بەوی قارەوە بەسەر زەویدا بڕۆن ئەمە ئەومان پێناڵێک کە دەبێت مرۆڤی ئیماندار مرۆڤی بڕوادار عیباد الرحمان هەموو هەنگاوەکانی هەموو هەنگاوە کردارەکانی ڕۆژانەی لەگەڵ کەس و کارەکەی لەگەڵ خێزانەکەی خۆیدا لەگەڵ ئۆفیس و شوێنی کارەکەیدا لە ئەهلی مزگەوت و لەگەڵ تەواوی کۆمەلگادا لە بەڕێزدا ئاماژەت پێکرد لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا نابێ هەتا لەگەڵ سلم و ئاشتیمان لەگەڵ دوژمنەکانماندا نابێ هەنگاوەکانمان هەنگاوی ئارام و هێواش و عقلانی بن بتأكيد المؤمنون هينون لينون مسلمان هێدی و هێواش و لەسەر خۆ چونکە ئێمە کە پێکەوە دانیشتن بە یەک گەیشتن لە یەک دەگەین بەس کە وەکو فیشەکە شێتە هەڵچی و تووڕەبی و بیکە بە هەرا و دۆشا و تێکەڵ کە ئاخر ئینسان حەدیثەکە دەفەرمێت لەیسە شەدید و بالسرعة ئینسانی پاڵەوان و ئازا ئەوە نییە کەوا زۆر پاڵەوان باز بێت و زۆر تند و تۆڵ بێت بەڵکو ئینەمە الشەدید الذي يملك نفسه عند الغضب ئینسانی ئازا چییە ئەو کەسەیە کەوا لە کاتی تووڕەبووندا خۆی دەگرێ یعنی ئینسانی ئازا کەسێکە عادەتەن ئینسان تا تووڕە نەبێژن تەلاق نادا پیاو ناکوژێ نایکە بە هەرا و هۆریە بەڵام ئەگەر ئەو تووڕەبوونە کبکاتەوە لەسەر خۆ بێت چونکە ئەوەی ئینسان بە تووڕەبوون کردی دوای پەشیمان دەبێتەوە لەبەرەوە ئازا کەسێکە لە کاتی بەڵا خۆی پێ بگیرێ و نەیکا بە هەڵا ئەم ئاەتە پێمان دەڵێ ئینسان لەسەر خۆ بێ هێدی هەواش بێ بە ڕێگەدا دەڕوا هەر ئەدەبی پێوە دیار بێت لە کردن و فرۆشتن و هەڵسوگەوت و مامەڵی ڕۆژانە هەر ئەدەبی پێوە دیار بێت چونکە ئەدەب و حیا و حرمەت و سەبر و ئارامی و لەسەر خۆی ئەوە یەکێکە لە صفاتی عیباد الرحمان کەسان ئەوانن کەوا بەندەی ڕاستەقینەی خوا ئەمە صفاتیانە بەڵام خەڵکانێک کە سەبریان نەبوو پەلە و هەلیان هەبوو ئەوە زۆر خێریان لە دەست دەچێت و لە دنیاشدا جێگەی سیقە و متمانە نابن ئەمە دوو صفەتمان باس کرد صفەتی سێمیشان شەو نوێژ بوو وتمان توێشووی خاسان و خواناسان توێشووی بەرەو خواچوون یەکێک لە توێشوەکان ئەوەیە کەوا شەو نوێژ چونکە بەڕاستی ئینسان دەبێت لە بینی خۆی خوادا مناجات بکە لە بینی خۆی خوادا پێ سلام ئەوەندە شەو نوێژ لە شەو نوێژە ئەوەستا هەتا پێیەکانی ئەستور دەبوو یعنی ئەوەندە ماندوو دەبوو ئەی ئێمە وڵای ئێمە خێرا کام سوڕەتی کورتەی خوێنین قول والله باشە وڵای ئینا ئەعطیناکە الکەوسەر بە پەلەپەلە نوێژەکانشمانە پەلەپەلین ئەم پەلەپەلت بۆ چییە یعنی جاری وایە هەروەکو نوکتەیەکی خۆش بۆ بینەرانی بەڕێز بەوەی بێتاقەت نەبن من جاری وایە کە ئیمامەتیم کردووە من لە تەحیاتە گەیشتم ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله جملە بۆ کابرا لە دوامەوە بە پەلەپەل کتێتی کەما صەلەیتە عەلی ئیبراهیم وعەلی آل ئیبراهیم بابا پەلە چییە خۆتا ئیمام سەلام نەداتەوە تۆ سەلام نایتەوە ئەوجا کە دەرچووی کە سەلامی نوێژە داوە سێکە چۆن پەلاماری دەرگاکە دەدەن بە پەلە لە مزگەوت دەرچوو یعنی هەر لە مزگەوت بە پەلە لە ماڵەوە هەر بە پەلە لە سارە هەر بە یعنی ئەم هەموو پەلەمان لە پایچی خۆ کەسی نەیگەیشتێ کەسیش تەواوی نەکرد بێگومان وئیدا خاطبهم الجاهلون قالوا سلاما مامۆستا لە مفردەی کە بەو کەسانە دەگەن کە قسەی ناخۆشیان پێ دەڵێن کە تووڕێیان دەکەن کە ئازاریان دەدەن کە دایان و ڕوژێنن وا دەکەن ئەمان بە سەلام و ئاشتی وەڵامیان دەدەنەوە مرۆڤ لە زەمەنیە لە ساتی لە ساتەوەختی لە چرکە ساتی ئاشتی و هێمنی و ئارامیدا هەمیشە مرۆڤێک نییە کە دەتوانێت کۆنتترۆلی عقلی خۆی بکات چونکە دەڵێ ئەو کەسانەی کە تووڕە دەبن هەڵدەستن لەو کاتەدا تەنها دەمیان ئیش دەکاتێتەوە بڵێ چونکە تەنها دەم ئیش دەکاتنەوە لە ناو عقل و ئەوەی کە دڵی ئینسانە ئەو ئیش ناکە بۆیە لەو کاتەدا مرۆڤ ئارام بێت هەم ئاشتی بۆ خۆی و بۆ ژیان و بۆ مجتەمع و کۆمەلگا بەدینانێ بەتەکید تووڕەبوون الغضب ظاهرة أولها جنون آخرها الندم تووڕەبوون ظاهرە و دیاردەیەکەت سەرەتاکەی شێتی و کۆتاکەی پەشیمانێت و سرای عقل دەکوژێنێتەوە لە شەیطانەوەیە بۆیە دەستمێژ بگرین ئەوە یەکەنجار ئەمە پێشمان دەڵێ یعنی ئیسلام ئاشتی پێ تۆگە سەلام لە هاوڕێکەت دەکەی دەڵێ سەلام عەلەیکم سەلام ناوێک لە ناوەکانی خوا تەبارەک وتەعالە السەلام یعنی ئاشتی دەی ئەوانەی کە لە ئیعلام و ڕاگەیانەکان ئیسلام بە تند و تیژی تۆمەتبار دەکەن بەسەر بڕین و هەڵدڕین و ئەگەر ئیسلام حاکم بێ هەمومان دەکوژن و سەرمان دەبڕن وەڵای ئەمە درۆیەک شاخدارە یعنی ئەمە پێچەوانەی دەیان ئايات و فەرمودەیە کە دەفەرمێ لا ئیکراها فی الدین زۆری نییە لە دیندا بۆیە ئیسلام یەک پارچە ئاشتی و سەلامەتی بەڵام تا چەند ئێمە عەمەلی پێ دەکەین و تا چەند ئێمە تێگەیشتوین وەکو ئەم ڕاستیە بەڕاستی ئەو هەموو ئەوانەمان پێ دەڵێن جا ئەمە تقریبان سێ صفەتمان باس کرد لە عیباد الرحمان صفەتێشکەش کە ئەوانێن کەوا دوای ئەوەی کەوا خۆیان بەکەم دەگرن سەبر و ئارامیان هەیە شەو نوێژ دەکەن و ئاشتی دەبارێنن صفەتێشکە ئەوەیە کە لە سزای خوا زۆر دەترسی عیباد الرحمان بۆچی ئەوە ڕەوشی جوانە چونکە لە خوا ئەترسی خۆ عیباد الرحمان ئێمە دەتوانین درۆ بکەین دوو ڕووی بکەین و جرت و فرت بکەین و فرت و فێڵ بکەین و بەڵام بۆ نایکە
لە ترسی خوا خیانەت ناکە لە ترسی خوا دوو ڕوو نابێت لە ترسی خوا دەست و دامێنی پاگنێ دەفەرمێ والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما ئەوانەی کە لە خوا دەپارڕێنەوە لە تاعات و عیبادەتەکانیاندا و دەڵێن ربنا نصرف عنا عذاب جهنم خوایە سزای جەهەنەممان لێلابەی سزای جەهەنەم کە ئاگری جەهەنەم هەفتە ئەوەندەی ئاگری سەر دنیاە لە دنیا تۆزێ بە حاڵ دەستمان دەسووتێ دەبێت ڕاکەی بۆ ئەمێرجنسی و ئەمە حاڵ و حساب و ئاخر ئازاری سوتاوی گەلێک زۆرە دەی ئەم ئاگری جەهەنەم هەفتە ئەوەنە بە قووەتە کە 1000 ساڵ داگیر ساوە سوور بووە 1000 ساڵ سپی بووە 1000 ساڵی کە داگیر ساوە حەدیث دەفەرمێ ئەنجا ئێستا ڕەش و تاری بووە ئاگرەکە ڕەش و تاریکت جا دەبێ ئینسانی ئیماندار لە ترسی ئەو ئاگرە خوا بڵێ لاماندەی لەم ئاگرە ئین عذابها کان غراما یعنی سزای ئەو جەهەنەمە لێت نابێتەوە یعنی جیان نابێتەوە لێت چونکە تۆ لەناو ژیانی ئاگردا دەژی ئینەها ساءت مستەقەڕە ومقاما خراپترین شوێن خراپترین جێگە و ڕێگە شوێن و جێگە عەزابی ئەهلی ئاگرە بۆیە عیباد الرحمان یەکێ لە سیفاتەکانیان ئەوەیە لە ترسی خوا لە عەزابی خوا ئەترسن بۆیە تاعەت و عیبادەت دەکەن و خراپە ناکەن لەگەڵ کەس و هەروەها سیفەتی پێنجەمینیان لە عیباد الرحمان لە ڕەوشتە جوانەکانی عیباد الرحمان ئەوەیەکەوە زیادە ڕەوی ناکەن لە هیچ شتێکدا وەسەتیەت میان ڕەوی شتێکی زۆر جوانە بۆ ئینسان دائما هەوڵداد وەسەتیەت بگرێت زیاد ئیسراف و زیادە ڕۆی نەکە والذين إذا أنفقوا لم يقتروا ولم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما لە کاتی نەفەقەدادا لە کاتی ئەوەی کەوا کردن و فرۆشتن کاتێکەوە بژێوی لە ماڵەوە نەفەقە دەکەن چۆنن لە کاتی لە ئیش لە نەفەقە لەم یوسریفو ئیسراف ناکەن و لەم یەقتورو ڕەزیلیش ناکەن چونکە هەم ڕەزیلیش هەم خراپە و هەروەها ئیسراف و زێدەڕۆیش خراپە ئەی چییە وەکانە بینە ذلكە قەوامە حەدی وەسەڵ یعنی تەماشاکە ئێستا ئێمە بەدەست ئیسراف و حاڵمان شڕە کورسی و قەنەفە بگۆڕە و مۆدیلی مەتبەخی ناو ماڵ بگۆڕە و ئەم هەموو ناشکوریە و تەنەکەی خۆڵەکە پڕیەتی لەم هەمووش لەو برج و گۆشتە و ئەم هەموو زێدەڕە و ئیسرافە دەکرێت حتا من لە ئامارێکە خوێنمەوە ڕێکخراوی فاو هەیە کە سەر بەنەتەوە یەکگرتوەکانە ئەو ڕێکخراوە تایبەتە بە خۆراک و کشت و کاڵ لە ئامارێکیە دەڵێ 2 ملیار کەس لەم سەرزەویە ئەگەر ئیسرافی کە ئێستا دەکرێت بەشی 2 ملیار کەس دەکات هەموو سەرزەوی 7 ملیارە ئەڵە ئەو ئیسرافە کە ئەو ئیسرافی ئێستا دەکرێت بەس ئەوی هەڵگری 2 ملیار کەس تێر دەکات یعنی 130 مرۆڤەکان هیچی تێناچێ بەس ئەوەی دەچێت تەنەکەی خۆڵەکەیەوە ئەوەی کەوا بە بەلاش دەڕوا دەڵێ بای 2 ملیار کەسە ئەمە هی ڕێکخراوی فاوە کە سەر ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانە تایبەتە بە خۆراک و کشت و کاڵ یعنی 130 خواردن دەچێتە تەنەکەی خۆڵەکەیەوە خۆ هەر بینی خۆمان بێگە لە شارەکان یەک هەفتە سارەی خۆڵەکە نەگەرە بزانە چیمان لێ دێ هەموو یەکێ توێژێت خۆڵاک خۆش خاشاک و خۆڵەوە یعنی بۆگەنەمان کوژێ ئەم هەموو ئیسرافە ئەم هەموو زێدەڕۆییە ئەمە هەمووی ناشکوریە بۆیە دەبینی ئەم هەموو قەیرانانە کە بەسەرماندەیە دەبینی ئەمە جۆرێکە لە عقوبەی خوایی کە ئێمە بەهۆی ئەو ناشکوریەوە کە کەس بە بایعەکە ڕازی نەبوو بە ئاردی بۆ ڕازی نەبوو کۆمەڵە شتیشتێمانە هەر دەسەڵاتدارەکانی خۆمانەوە تا عقوبەمان دەدەن و کۆمەڵەشتی ئاوامان بۆ دروست دەکەن جا لەبەرەوە ئینسانی ئیماندار ئەگەر اقتصاد بکە ڕەزیلی نەکا و ئیسراف و زێدەڕۆیی نەکا چونکە ئینەه لا يحب المسرفین خوا دەفەرمێ کولوا واشربوا خۆڕێگەی نەگرن بخۆنەوە لە حەڵاڵ بەڵام ولا ئیسراف مەکەن ولا تسرفوا إنه لا يحب المسرفين زۆر باشە مامۆستا دەمەوێت زۆر لە تەورەکەی خۆمان ئەوەی کە زۆر مەبەستمە یعنی ئەو مفرەدانی قسەی لەسەر بکەین ئیسلام قسە لەسەر ڕۆیشتنی مرۆڤ دەکا لەسەر جوڵەی مرۆڤ ڕۆژانەکە بەڕێگادا دەڕوا نیشانەی ئەوە نییە خوای گەورە دەیەوێت نەخشی جوڵەکانی لەسەر کەساتی مرۆڤەکە دەرکەوێت بەمانایکی تر ینی ئەو جوڵانەی ئینسان دەیکا دەرخەری ئەو کەسایەتێنێک کاڵی گرتووە بەتاکید ئیسلام جارە پێمان دەڵێ دەبێ ئێمە تێکەڵی خەڵک بین لا ڕەهبانیەتە فی الئیسلام نابێت بچی لە ئەشکەوتێکا و خەڵ بچێ شوێنەیە دەرێ ئێمە دەبێت لە خزمەت خەڵکدا بین تێکەڵی خەڵک بین چۆن لە فەرمێ الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم پێم ساز دەفەرمێ ئەو کەسی تێکەڵی خەڵک دەکا و لەسەر ناڕەحەتیەکانیان سەبر دەگرێت باشتر لەو کەسێک کە تێکەڵی خەڵک ناکا و سەبر ناگرێت جا تۆ کە تێکەڵی خەڵک بووی ئەنواعی خەڵک دەبینی تووڕە زانە نەزان ئەنواع وشکال خەڵک دەبینی کە تۆ لەسەر ئەوانە سەبرت گرت هاوکاری خەڵکت کرد لەگەڵ خەڵک ژیای ئیسلام پێمان دەڵێت دەبێت لەگەڵ خەڵک بژین نابێ هەر بۆ خۆت بژی
دەبێ ئێمە لەگەڵ خەڵک بژین کە لەگەڵ ئەو پێکەوە ژیانە ها ئیسلام بەخۆی پێکەوە ژیانە کابرات هیوایە تازە دێ بەرنامە بۆ دادنێ پێکەوە ژیان و کۆڕ و سیمینارم بۆ دەکرێت ئیسلام بەخۆی پێکەوە ژیانە لە جومعە و جەماعەتە لە شین و شایە لە جەژنەکانە ئیسلام یەک پارچە دەڵێت بە پێکەوە بژین لە حەجە یعنی هەمووی خەڵەباڵی پێکەوە ژیان لەو پێکەوە ژیانە تۆ دەبێ کەسایەتی ئیمانی تۆ ڕنگ بداتەوە یعنی لەو پێکەوە ژیانەدا لەگەڵ خەڵکانی جاهیل و نەزان چۆن سەبر دەگری و چۆن لە ئەدین و ئەلموعامەلە لە مامەڵەدا پیاوێکی دەست پاک دەبی ڕازگۆ دەبی تەماعوا لە ناکات درۆ بکەی لە کردن و فرۆشتن وەکو دوکاندارێکی ڕازگۆ دەبی قۆڵی خەڵک نابڕی فێڵ لە خەڵک ناکەی چونکە ئەمە پێکەوە ژیانە ئەها لەبەرەوەی ئێمە ئیسلام ئاوامان پێ دەڵێ ئەوە تا تەماشاکەی وایە چونکە لە مەسەلەکان تێنەگەیەوە وەڵام مامۆستا فڵان کەس حەجیشی کردەوە بەڵام چوم ئەو شتەی دامێ گرانی دامێ قۆڵی بڕیم ئێبا بە ئەمە وازبێکی خوازی بەجێنا بەڵام خۆ بۆ حەجەی سەقافەتی وەدەست نەکەوتووە نەخوێندەوارە نەشارەزایە لەوانێ سەقافەتی حەجی دەست نەکەوتووە یان فڵان کەس وڵا لە فڵان شوێنیشە تێناگە حەج بۆچی چی پاڵیون پێناوە حەج بکە و دەبێت لە دوای حەجیش چی بکە ینی حەج چی پێ لەبەر ئەوە قسەکەمان لەسەر ئەوەی ئێمە ئیسلام پێکەوە ژیانە کە تۆ پێکەوە ژیان بووی دەبێت لەو پێکەوە ژیان عین جوڵە یعنی تێکەڵی یعنی گەڕان و سوڕان لەوەدا دەبێت لە کەسایەتی تۆدا شخصیەتی ئیمانی تۆ دیار بێت کە شخصیەتێکی ڕازگۆیە پێشێ لەگەڵ خوا چۆنی اتقی الله حيثما كنت ئەی لەگەڵ خۆتە و ئەتبعی السيئة الحسنة تمحوها ئەگەر خراپەیەکت کرد خێرا چاکەی بەدووادا بدە چونکە چاکەکان خراپەکان لا دەبن ئین الحەسەنات یوذهبن السەیئات کردەوە چاکەکان کردەوە خراپەکان ڕادەماڵێ ئەی لەگەڵ خەڵکە وخالق الناس بخلق حسن لەگەڵ خەڵکە کردەوە خوڕەوشت جوان بێ ڕازگۆ بە دەست پاک بە دەست و دامێن پاک بە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی أكثر ما يدخل الناس النار أو كزور خلشي دباتنا أجر وتشيا الفم والفرج دم دامين كأخ إنسان بهوي دم دامين وبيزبو يعني وهروها أو كزورش خلق دباتنا وبهشت وتشيا تقوى الله وحسن الخلق تقوى إخوة وروشتي جوان روشتي جوان جبر همي تقوى إخوة كز لخو روشتي جوان نبي روشتي جوان زادي إيمان وبيرو باورا تو هر نوجان زورك هر زور قرآن بخوانه ختم تليلي هر زورك ئەگەر لە ڕەوشتەکانتە ڕەنجی نەدایەوە ئەگەر لە تێکەڵی خەڵکدا ڕەنجی نەدایەوە معنای ئەوە بەو ئەندازەیە تۆ بەرهەمەکە نەچنیوەتەوە چونکە بەرهەمی درەختی ئیمان خۆڕەوشتی جوان و شیرینە بۆیە ئیسلام پێکەوە ژیانە ئیسلام تێکەڵیە ئیوایە زۆر جا دەڵێ وڵات کاکە تااقەتی مزگەوتم نیم ئەخوا منداڵ بازاڕێ و خەڵکی وای لێ و ئەمانە و کۆمەڵشتی ئاوا دەی ئەو غەڵەتە بۆچی خێری جەماعەتێک من نوێژێک لە مزگەوتە 27 نوێژ تا 25 نوێژ یعنی زیاتر لە نوێژێک لە ماڵەوە من نە دنیا نە شەقام نە مزگەوت نە شوێنی کار لەبەرەوەی خەڵکێکی لەیە کە لەگەڵ تەبیعەت و خوڕەوشتی من نایەتەوە چۆڵی کەم ناکرێت چۆڵی ناکرێت دەبێت من هەوڵ دەم ئەوان بگۆڕێت ئەگەر من باش بم بە نەسیحەتیان بکەی قسەی خێر ئەگەر ئەوەش نەکرا خۆ دەتوانی بە ڕەوشتە جوانەکانی خۆت پیام سەلمێنی کە من موسڵمانێکم ئەها درۆ ناکەم مسلمانێکم ڕازگۆم دەست و دامێن پاکم یعنی دەبێت پێیان بڵێ کە با بە مسلمان ئەوە نییە کە ئێوە تێگەیشت مسلمان مرۆڤێکە بۆ ژیان دروست کراوە بۆ دروست کراوە کە ئاشتی بڵاوکاتەوە ئەوە تا هاتووە لە دەفەرمێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشتریش بە صادق الئەمین ناسراوە بوو دوایەش یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ڕەوشتی جوان بوو هەر قسەیەک کە دەیان کرد هەرچەند بە پێچەوانەی ئەوان پیان ناخۆش بوو بەڵام بەعام من حیث المبدأ قەناعەتیان پێ دەکرد لەبەرەوە بەڕاستی ڕەوشتی جوان پێناسەی ئینسانە زۆر باشە مامۆستا باسی ئەومان کرد عیباد الرحمن بە ئارامی و بەوی قارەوە بەسەر زەویدا دەڕۆن کە گەیشتە نەفامەکان کە ئەزیێتیان دەدەن سەلامیان لێ دەکەن ئەو شەو نوێژانەی کە دەیکەن یا ئەو نوێژانەی فەرزەکان و ئەو شەو نوێژانەی کە سونەت و دەیکەن ئەو ڕۆژوانەی کە دەیگرن ئەو ئیستیغفارەی بەیانیان دەیکەن یا هەموو ئەو عیبادەتانەی دەیکەن ئەمانە ڕاستەوخۆ مولاقاتە لەگەڵ خودای بەڵام ئەمانە هەموو پاڵنەر نییە بۆی کە 2000 دەبێ ڕنگدانەی هەوێ لەسەر ئەخلاقیاتە جوانەکەی کە ڕووی دووهەمی بۆ کۆمەڵگایە بەتەکید تۆ مەسەلەن بۆ نمونە کە لە ڕەمەزانە بە ڕۆژوو دەبیت یان شەوانی شەو نوێژ دەکەی ئەمە شەحنی ئیمانە ئەگەر تۆ فول شەحن نەبی ئەگەر تۆش ئیمانێکی بەهێزت پێ نەبێ تەحمل ناکەیت چونکە ناخۆشە بەرامبەرەکەت قسەت پێ بڵێ و تۆش دەنگ نەکەی بەرامبەرەکەت بە خراپە لەگەڵ هەڵسوت یعنی سەبر یاستا بۆچی پاداشی ڕۆژوو سەبر دیاری نەکراوە چونکە لەبەروی زۆر تاڵە سەبر تاڵە بەڵام بەری شیرینە چی وا لێ دەکا کە تۆ سەبرت هەبێت ئەوە ئەم شەو نوێژانە ئەو تاعەت و عیبادەتە کە بڵێ من مادەم ئەهلی مزگەوتم ئەوە لە من ناوەشێتەوە جا لەبەرەوە یەکێک لە صفاتی عیباد الرحمن ئەوەیە کە شەو نوێژ دەکات و هەروەها ئەگەر بڕۆینە سەر خاڵەکان ئەگەر بوار هەبێت 12 خاڵ یەکیش کە لە صفاتەکانیان تەوحید ئەوانە موحیدن صفة عباد الرحمن والذين لا يدعون مع الله إلها آخر
يعني چونکە دەبێ ئینسانی ئیماندار دوور بێ لە شرک لە ئین ئەشرەکتە لە یحبەطەن عەمەلوک ئەگەر شەریکت بۆ خوا قەراردا ئەوە هەموو عەمەلەکانت بەتاڵ دەبێتەوە و خوای گەورە لە هەموو شتێک خۆش دەبێ بەڵام لە شرک خۆش نابێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء بس لو خۆش نابێ کە شەریکی بۆ قەراردا ئەینا زینای کردووە دزی کردووە خراپەی کردووە ئەگەر شەریکت بۆ خوا قەرار نەداوە تەوبەیەکی ڕاستەقینەت کرد والله ئەمە چەندین ئايات فەرمودەمان هەیە کە ئێمە نابێ مەئیوز بین لە ڕەحمەتی خوا و هەروایەشیش کە لە سفاتەکان کە سفاتی حوتەمی عیباد الرحمانە ئەوەیە خوێن ڕێژ نین هەل لە ئاياتەکەدا دەفەرمێ ولا يقتلون النفس التي حرم الله ئەو نەفسە ناکوژن کە خوا حرامی کردووە ئێستا ئەم هەموو خوێن ڕێژیە ئەم هەموو کوشتن و بڕینە ئەم هەموو هەڵبڕین و سەردڕینە کە مرۆڤ قیمەتی نەماوە دەی هێندێکی بەناوی دینەوە دەکرێت کەوا بێدینان دەچن ئەو شتەی والێ دەکەن ئەینا ئەوە تا مسلمان نابێ خوێن بڕێژێت چونکە یەکەم شت کە لە ڕۆژی قیامەت لێبان دەپرسرێتەوە لە حەقی خەڵکا چییە دیما لە خوێن دەپرسرێتەوە یەکەم شت کە لە حەقی خوا دەپرسرێتەوە الصلاة أول ما يحاسب العبد عليه الصلاة بلام لحق ناس لحق خلق لخوين دا بسريتوا دي إنسان إيمان دار ما لا يزال في فسحة دينه ما لم يصب دما حراما بو اندازه بردوام انسانی ایماندار دینەکەی پاکە هەتا تووشی خوێنی حرام نەبووە هەتا دەستی نەچوتە خوێنی حرامەوە بۆیە لە فەرمودەدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی لە ڕۆژی قیامەت هەر کەسێک بشەطری کەلیمەتین بەلەتە کەلیمەیەک بەشداری کردبێت لە کوشتنی خەڵکێک بەناحەق لە ناوچەوانی نووسراوە ئایسون من ڕەحمەتی الله ئەمە لە ڕەحمەتی خوا بێ بەشە سبحان الله ئەمە لەکوێ و ئەوەش لەکوێ کە دەڵێن ئیسلام خوێن ڕێژ و کوشتن و بڕین بەڵێ مامۆستا ئێمە باسی ڕۆشتمان کرد ڕۆشتنی ئینسانی عیباد الرحمان ئەوەی کە بەسەر زەویدا بە ئارامی بێقار و بەڕێزەوە دەڕۆن بۆ زۆر کەس ئێستا لە کۆمەلگادا لە ڕێگای بەهۆی کاری ئەوەی کە ئۆتۆمبیلەکان خێرا دەڕۆن ژیانی زۆر کەس نەدورایەوە بەلاش بەتاکید بە کۆڵانێکدا دەڕوا منداڵێک دێتە دەرەوە لە کۆڵانەکەیان ببێ کۆڵانەکە تەسکە هەرەوەندەیە مەجال هەیە بەبێ منداڵێک نازانێ لە کاتێکدا دەڕوا و شەرسۆنە سارەکەی و زۆر بە ئاسایی لەو منداڵدا داوژیانی دەرچێ و زۆر جار لەسەریشی ناگەڕێتەوە هەتا زۆر جار ئەمە بۆ بەوەی کە پێم وایە یعنی لێبوردەیی شتێکی گەورەیە بەڵام حاڵەت ێشکە داهاتوە کە دەڵێن دەبێ ئیلا کە کەسێک گیانی دەرچوو زۆر جار لێخۆشببوونی شاتتە گۆڕێ ینی گیانی مرۆڤ بۆ تە شتێکی ئاسایی و شتێکی هەوەنتە کەواتە ئەوە ناچێتە دەرەوە لەوەی کە ئەوانە عیباد الرحمانی دەبێ عیباد الرحمان بێ بە ئارامی بڕوا بۆی خەڵک ئازار نەدا و گیانی خەڵکیش نەخاتە بەترسیەوە ئەوەش هەندێک شتی تێدا هەیە مەسەلەن کەس ئیوایە مەسەلەن زۆر سەریعە پابەندێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەناو کۆڵانەکاندا زۆر بەنەوەیەک دەڕوا و بۆی دەنجی مەشینی سارەکەی بێت و بۆ ئەوەی خۆی حب و زهور و خۆ دەرخستن و ڕیابازی و ئەمانە یعنی هەندێک کەس هەیە هەندێک تاکوتەرە خەڵکێکی حیف عەفویکەی ماوەیەک بچێتە سزنەوە بۆی قەدری عافێت بزانێ یعنی بەڕاستی چونکە بۆ پابەنە بۆ بەڕێنمایەکانی هاتوچۆ بەڵام دیارە هەندێک جار ئەوە قەزا و قەدەریش هەیە سارێ لەو کاتا ئیستاب ناگرێت لەو کاتا چاوی نایبینێ ئەویش پابەن بەڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر خۆ بووە یعنی ئەوە قەزا و قەدەرەوە هەممان بڕامان پێیەتی و ئەمە هەمومان بە عەفوکردنی ئەوە گەورە دەبین بەڵام هەندێک جار دەبینی خەڵکانێک هەیە دەڵێ حیف ئەو عەفویکەی چونکە بیقاری تێدانە چونکە حرمەتی تێدانە چونکە ئەو کۆڵانە شوێنی ئەو ڕۆیشتنی ئەو سەرعەتە نیە مافی سەحابەکان فەرموویان دەمانەوێت لەسەر ڕێگادان بەڵام فەرمووی مافی ڕێگا بدەن مافی ڕێگای نەداوە لەبەر ئەوە هەندێک کەس هەیە ینی حەق خۆتی سزا بەسەریا جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی خوێنی ئینسان زۆر گەورەیە ئینسان زۆر بەڕێزە لەبەر ئەوە لە صفەتی عیباد الرحمان بەڕاستی دەبێ مڕاعاتی هەموو ئەوانە بکرێ کەوا خەڵکانێکن کەوا بەخەم خوێنی خەڵکەوە ناڵن خوێنی خەڵک بڕژێ و لە خزمەت خەڵکدان زۆر باشە مامۆستا لەسەر خۆی ڕۆیشتن هەونە لەگەڵ سەلامکردن ئاشتی بڵاوکردنەوە ئەم دوو مفرەدەیە زۆربەیەکەوە ینی تەواوکەری یەکتر نین بەتاکید یعنی ئینسان کە لەسەر خۆ بوو هێدی و هێواش بوو نەرمونیان بوو یعنی لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەلام فەرمێ إن الله رفيق يحب الرفق لا يكون الرفق في شيء إلا زانه ولا ينزع في شيء إلا شانه نرمونياني لە هەشتێک دابێت جوانی دەکە و لە هەشتێک نەرمونیانی تیانە بوو یعنی تونند و تیژی تووڕەبوون ئەوە ناشیرنی دەکە و سەلامکردنیش یعنی حتی ئێمە هەمومان ئەو واقعەمان بینیوە ئەگەر یەکێک بە پەنات دادێ یعنی کابرا هەروە سێر دەکا و مۆڕە دەکا و سەلامی ناکات لە خۆت و لە دڵی خۆتدا
هەست بە ناڕەحەتێک دەکەی و دەروونت ئازاد دەڵێ ئەمە دەبێت پیاوم لێ کوش بێ بۆچی لێم تۆ لەبەرەوەی پێی نەوتی ئاشتی خوال لەسەر بێ یعنی بەس ئەگەر کەسێک بەلات دادێ دەڵێ سەلامون عەلەیک چۆنی باشی تۆزە ڕووی گەشە ئارام دەبێ ینی ئێستا ئێمە بەڕاستی زۆر پێ ئێستا ئێمە قەیرانی دەرونیشمان هەیە ینی قەیرانی نەخۆشەکانی دەرونیمان هەیە ینی هەندێک لەو قەیرانە دەرونیانە ئێمە هەر دەڵێن قەیرانی سیاسی بەڵێ هەیە قەیرانی ئابووری و داراییمان هەیە بەڵام ئێمە قەیرانی دەرونیشمان هەیە کە بەشە لەو قەیرانە دەرونانە خەتای خۆمانە کە مەسەڵەن کردار و گفتاری خراپە دەکەین ڕەوشتەکانمان ناشین لەگەڵ یەکتر خراپین تونند و تیژین چەند خۆشە کە هیچێک بەلات دادێ و سەلامت لێ دەکا وای دەروون چەند ئارام دەبێ یعنی ئەم ئیسلامە دەرمانی دڵانە دەرمانی دەروونە دەرمانی جەستەیە یعنی ئەم ئیسلامە بۆ خۆی ڕەحمەتە نەک زەحمەت ئەگەر ئەم ئیسلامە یعنی مامۆستایەک دەیگوت ئەگەر هەر گریمان قیامەتیش نەبوو هەر بۆ ئەم دنیای ئێمە پێویستمان بە ئیسلامە ئەگە هەر گریمان قیامەتیش نەبوو کە ئینسان خوا نەخواسە بڕای پێ نەبێ کافر دەبێت بەڵام یعنی تەماشارێکی هەر ئەو هەمومان واقعمان بینیوە کە هیچێک بەلات دادێ و سەلامت لێ ناکا حەز بە دەروونت حەز بە ناڕەحەتێک دەکەی من بخۆم زۆر جار وام لێهاتووە حەز بە بێتاقەتێک دەکەم بەس کە لە دوورەوە دێ و سەلامت لێ دەکا و تۆقەیەکی گەرم وای دەروونت چەند ئارام دەبێت جا پێکەنین زەردەی سەر لێوان تەبەسسومک فی وجهی ئەخیکە صەدەقە يعني ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ کە بە زەردەیەکی سەر لێوان بە زەردەخەنەوە ڕوبەڕووی هاوڕێکەت بوویتەوە تۆقەیەکی گەرم و گورت لەگەڵ ئەحواڵتان دەنگ و باستان بە تایبەتی لەم سەردەمەدا کە سەردەمی قڕی و قەیران و کە سەردەمی هەرچی دەیکەوە هەر کەناڵێک دەیکەوە بەس دڵت ناخۆش دەکات بەپەلە ئێستا بلەز گرتی بردی سەری بڕی هەڵی دڕی کۆبوونەوە بڵاوبوونەوە هیچیان نەکرد بەڵام ئێمە پێویستە بۆ خۆمان ئەگەر ئەوان غەزەب دەبارێنن ئەگەر ئەوان شەڕمان بۆ دێنن دەبا ئێمە بۆ خۆمان ڕەحمەت بین بۆ یەکتر کە ئەوان زەحمەتن با ئێمە ڕەحمەت بین بەڕاستی یعنی ئێمە دەبێ ئەم ئیسلامە نیعمەتێکە بەس بەداخەوە ئێمە وەکو پێویست چێژمان لێ نەبینیوە هەندێک شتێ نوێژ و ڕۆژەکان وەکو عادەتێک لەگەڵ خۆمانی دەکەینەوە بەداخەوە چێژمان لێ نەبینیوە یعنی لەزەت و چێژ لەوەدایە کە تۆ لەگەڵی تێکەڵبی یعنی تەماشاکەی نوێژەکەی دەکا وەکو نوکتەیەکی خۆش دەڵێ جارێکیان مەجنون بەلای بەبەردەمی نوێژ خوێنێکدا ڕۆی کابرا تووڕە بووتیەوە بە بەردەم مادەی نازانێ من نوێژەکەم ئەیوتی من عشقی بەندەیەکی خوا بووم لەبەر ئەوەی کەوا عشقی بەندەیەکی خوا بووم کەس نابینم بەڵام تۆ عشقی خوای بۆ من دەبینی نابێ کەس ببینی یعنی تێکەڵی ئێمە بەڕاستی وەکو پێویست چێژ و لەزەتمان لە تاعەت و عیبادەتەکانیش نەکردووە بۆیە ئەو تاعەت و عیب ئەو نوێژ و ڕۆژوە جاریوە عەمەلی لەگەڵ نییە زۆر باشە مامۆستا قسەیەکەیە دەڵێ دەشەیە مرۆڤی مسلمان مرۆڤی ئیماندار لە ڕووی عیبادەت و تاعەت و تەقوای خودداوە ئەو پەرستشانەی کە پەیوەستن بە ذاتی خۆی و لە نێوان خۆی و خودای گەورەدان دەیانکە دەشێ ئەمە ئەم بڕوادارە لە دۆڵێک بێت بەڵ دەشێ کۆمەلگاش ئەو کۆمەلگایی یعنی کاری کۆمەلگاش لە دۆڵێکی تر بێت بەڵام نابێت یعنی مەفروض نییە وا پێویست نییە کە کاری ئەم دۆڵی کە مسلمان ئەو هەموو عیبادەتانی خۆی دەیکا ڕنگدانەوەیشی دروست و کاریگەریشی تەواوی هەبێ لەسەر تەواوی کردارەکانی بنمونە هێواژ ڕۆیشتن بەوی قارەوە لەسەر زەوی بنمونە سەلامکردن و ئاشتی بڵاوکردنەوە بەسەر خەڵکیدا و تووڕە نەبوو لە خەڵکی بەتەکید یعنی ئەو کار و کردوانی تۆ جارێ قسەی ناحەزان بەدرۆ دەکاتەوە طبعا حتما تۆ ئەگەر ئینسان کە مولتەزیم بوو پابند بوو بەدینەوە لەم ڕۆژگارەشدا و پێشتریش خەڵک تۆمەتت بۆ دروست دەکا توندڕەوە مەسەلەن کۆنە پەرستە دواکەوتووە کۆمەڵە قسێکت بۆ دروست دەکەن یعنی تۆمەتی سیاسی تۆمەتی ناڕەوا بەڵام تۆ ئەگە بەکردەوە سەلماندت کە من پاکم کە من چاکم هیچی پێ نەسەلما ئەو یەکەم بەرامبەرەکان بە درۆ دەبنەوە ناحەز و نایارەکان دووەمینیشتیان دەرونی خۆشت زۆر ئاسوودە دەبێت چونکە الخائن خائف ئینسان کە خائین بوو کە دووڕوو بوو کە ڕاست نەبوو بە تەبیعەت بێتاقەتی و یعنی یحسبون كل صيحة عليهم دووڕۆکان شتێکە دەهات وانزانی لەسەر ئەوانە زۆر ئینسانی ناپاک ئینسانی دوو لە ڕوو بینەران یعنی ئینسانی خائین و دووڕوو درۆزن دائما دەترسێ حەز بە حەزەر دەکات ئەو ئینسانی کەوا عیباد الرحمانە چاک و پاکە و سافە یعنی بێم نەتە ئەوەنە دەڵێ پاک بۆ بەڕێ شێریدا بڕۆ یعنی ئاوایە ئەو پاکە و چاکە لە هیچ ناترسێ و لە هەمان کاتیشدا دەرونی خۆی ئارامە و بە کار و کردەوەکانی خۆی بە بەرامبەرەکانی دەڵێ کە من دڵسۆزم بۆ ئێوە
کە من خێرم پێ بۆ ئێوە کە من ئاشتی و سەلام و سەلامەتیم پێ بۆ ئێوە بەڕاستی یعنی ئینسان ئەگەر وابوو لە دنیایشدا کارەکانی سەردەگرێ و لە قیامەتێش بەردەگرێ سەر بەرز و بەختەوەری دنیا و دوا ڕۆژ دەبێت. مامۆستا زۆر کەس تۆ لە ڕێگا پێیان دەگەی جا ئەمە بۆ کۆمەلگایەک بۆ شارێک و دواتر بۆ کۆمەلگایەک وە بۆ ناو کۆمەلگاکان هەتا بەڵێ سەلامکردن بۆ خۆی دەرگایەکی حیوار و کردنەوەی ئاشتی نییە بەوەی کە من دەمەوێت بە ئاشتی لەگەڵت بژیم بەوەی کە من دەمەوێت بەڕاستی لەگەڵت بژیم دەمەوێت بەیەکەوە بین لە ژیاندا هەردووکمان خوا دروستی کردوین تر دەمانوێت بەیەکەوە بژین نامانەوێت دژاتی یەکتر بکەین. بەتاکید حتمما ئەوە یەکێک لە معنە سەرەکیەکانی چونکە سەلام کلیلی قسەکردنە تۆ ژوورێک ئەگەر پڕی بێ لە ئاڵتون ئەگەر دەرگاکەت بۆ نەکرێتەوە ئەو ئاڵتونە بە تۆچی بەس کە دەرگاکەت کردەوە ئەو گەنجینێ دەست دەکەوێت سەلامیش کلیلەکەی دەرگاکەی دەکەیەوە مەبەستمان کاک سەلام نییە باواتێ نەگە هەر ئەو سەلام و ئاشتی کەەوە کە دەگەی هاوڕێ قالو سەلامە یعنی ئینسانی ئیماندار سەلام و سەلامەتی و ئاشتی و خۆشی پێیە یعنی بەڕاستی هەر ئەو ئاەتە بەسە بۆ ئەوانی کە ئیسلام بە شەڕ و بە خراپەکاری تۆمەتبار دەکەن کە ئەوان ئیسلام ناناسن کە ئەوان ئیسلامیان لە ناحەزان و دوژمنان وەرگرتووە بۆیە بەڕاستی زۆر خۆشە کە دەگەی بە کەسێک یعنی ئینسانەکان ئینسان لە چیەوە هاتووە لە ئونسەوە هاتەوە ئونس یعنی پێکەوە ژیان یعنی هاوسەری و هاوڕێیەتی جا دەبێ ئێمە پێکەوە بژین ئینسان بە تەنیا ناژیە لەبەر ئەوە چۆن دەست پێ بکەین بۆ پێکەوە ژیانە دەبێت بە سەلامکردن دەست پێ بکەیت کە سەلامت کرد ئەو جار تەعاروف ئەو جار یەکتر ناسین و قسە و دەنگ و باس و ئەوەی کەوا مەبەست بێ دەیکەی بەڵام کلیلی دەرگاکە سەلامکردن و ئاشتی و پێکەوە ژیان و خۆشیە ئیسلام هەموو ئەمانەی تێدایە کە ناوێکی لە ناوەکانی خوای تەبارەک و تەعالا سەلام. مامۆستا دەمەوێت پرسیارەکە بە شێوەیەک بکەمەوەی کە باسی دەرخەری کردەوە تایبەتەکانی ئینسانم کرد ئەو عیبادەت تایبەتیانی ئینسان دەیکا خی گەورە داوای دووشتی زاهیری لە ئینسان دەکا ڕۆشتن بەسەر ڕێگادا و سەلامکردن ئەمە شتی زاهیرن و بەرکەوتەیەکە تۆ بەرێک دەکەوی لەگەڵ کۆمەلگادا ئەمانە دروست دەبن ئەمە دەرخەری دووشتی ناواخنی ئینسان نین کە لە ناو ناخی خۆیدا ینی بەهۆی ئەو عیبادەتانەی دیکە هەمیشە خی پەروەردگار ینی لە ڕێی ئیمانەکەی وا پەروەردە بۆ کە دەبێت مرۆڤێکی ئارام و هێمن بێت لەسەر ڕێگار بە هێواشی و ئارامی دەڕوە مرۆڤی ئیماندار مرۆڤی عابید عیباد الرحمان دەبێت بەردەوام بە ئاشتی لەگەڵ خەڵک بژیا بەڵێ بە عملیش دەری دەخە کە بە ئاشتی و بە سەلام لەگەڵ خەڵکی دەژیات بەتاکید ئەوەی ئینسان لە دنیادا هەچ کردار و گفتارێک کە دەیکا ڕنگدانەوەی ئەو بیر و باوەڕێک کە لە مێشتیدایە ئەوەی کە لە ناخیدایە ڕنگدانەوەی ئەوەیە ئێمەش عیباد الرحمان کە خەڵکانێک گەگەڵی خراپن دژایەتی دەکەن ئەو بە سەبرە هەوڵ دەدات شتەکان ڕوون ببێتەوە پەلە ناکات بڕیاری پێشوەختە نادات و لە مقابلیاندا بە چاکە و بە سەلامەتی وەڵامیان دەداتەوە ئەو بیر و باوەڕێ وای لێ دەکات خۆ حەزرەتی عیسا سەلامی خوای لەسەر بێ جارێکیان لەگەڵ هاوڕێیەکانی کە بە ڕێگادا دەڕۆیشت پیاوێکی بینی دەستی کرد بە جنێودان و قسەی پێ پیاوەکە بە حەزرەتی عیسا زۆر قسەی پێ و سەلامی خوای لەسەر بێ هاوڕێیەکانی حەزرەتی عیساش فەرمیان قوربانەکە ئیجازە بدەی با تێیسرێوێنین لێ قبوڵ نەکەین تینا ئەوە گۆزە چیتی دەبێ ئەوە لێ دەڕژێت ناخەکەی پیسە بیر و باوەڕەکەی پیسە دەرونی پیسە بۆیە زمانی پیسە جاوەکو دەڵێ زمان ئەسچوی دڵە یعنی مەنجەڵێک کە ئەگەت کەوچێک تیا بێت ئەگە ژاری تیا بوو هەر کەوچکی لێ هەژار دێتە دەرێ ئەویش خەڵکانێک کە ناخیان پیسە کە بیر و باوەڕیان پیسە لەبەر ئەوە هەر شتی خراپ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە چونکە ناخی پاکە قورئان و سنەتی تێدایە بیر و باوەڕەکەشی کە عەقیدەیەکی ئیسلامیە تەوحیدە لەبەر ئەوە چەند هەوڵ دەدات ناکرێت وەکو بەرامبەرەکەی ئەو جنێو دەدا ئەو جنێو نادا ئەو قسەی سوود دەکات ئەو قسەی بەڕێز دەکات ئەو هەر داوای لەسەر خۆی و هێدی هێواشی دەکات هەرچەند لەوانەیە شەیتان پێ بڵێ هاو تۆ ناوێری ئەوەی پێ ناکرێت بەڵام ئەو کەسە دەیباتەوە کە بە ئاشتی چونکە بەڕاستی ئاشتی و سەلام و پێکەوە ژیان هەر ئەوە چارەسەرە یەکتر کوشتن چارەسەر نییە یعنی من و تۆ یەکتر بکوژین دەردەبرێتەوە کە تای پێدێ بەڵام ئەگەر پێکەوە دابنیشن لە یەک بگەین تێک بگەین ئەوە بەڕاستی ئەو کاتە تۆش هەبی با منی شەبم خۆشیان ناکرێ هەمانەوە یەک بیرکەینەوە هەمومان یەک قەوم بین یەک مەزهەبین یەک بیر و باوەڕ بین ئەم دنیاە خوای گەورە دروستی کردو خوای گەورەش بۆ خۆی دەفەرمەوە ئەکثەرهم لا يعقلون لا يؤمنون لا يفقهون زۆربەی خەڵکی للحق كارهون لەبەر ئەوە دائما ئێمە هەوڵ دەین بە ئاشتی و پێکەوە ژیان و بە سەلامەتی کە دەیان فەرموودە دەیان ئاەت لەو مۆزوعەوە قسەی کردو کە ئێستا ئێمە نیوەی و سیفاتەکانی عیباد الرحمان هەرەوە دەفریاد دەکەین مامۆستا چەند دقەیەک چەند خولەکێکمان ماوە
هەندێک وڵات بەوە ناسراون کە سیاسەتیان سارد و هێواشە عسابیان ساردە لە سیاستکردنیشە ئەو وڵاتانە چەسپی وترن و ئەو وڵاتانە دەتوانن جۆرێک لە سیاست بکەن کە هەیمەنە بکەن بەسەر وڵاتانی تردا. قسەکەی من بۆ ئەوەیە کە سەلام وەکو یاسایە گوانیە بۆ کردنەوەی دەرگای حیوار و گفتوگۆ کە ئێستا دەچێت شوێنێک ئێستا پێ دەڵێن ئەتەکێت ینی بە ئەتەکێت ناسراوە مفرەدەی هاتۆتە ناو زمانی ئێمەوە لە وڵاتاندا دەبێت سەرکردێک دەچێت وڵاتێک جۆرێک لە ئەتەکێت و شێوازی پێشوازیکردن و سەردانکردن هەبێت. مەبەستی بنەوەیە سەلام وەکو ئەتەکێتێک و یاسایەک نییە بۆ کردنەوەی دەرگای حیوار و گفتوگۆ لەگەڵ دەوروبەرت لەگەڵ وڵاتان بۆ ژیان. کلیلی دەرگاکەیە دەرگاکە دەکاتەوە ئەی چۆن دەست پێ بکەین بە قسە مەسەڵەن کە تۆ بە یەکێک دەگەی ئێستا عادەتەن تەرجەمەی گود مۆرنینگ گود ئافتەرنون ئەوە هەیە بەیانیت باش ئەم کاتت باش تەماشا دەکەی ئەو لەزەتەی نییە ئەو چێژەی نییە چونکە بۆ هیچ ئاشتی تێدا نییە ینی سەلام و ینی وا لێ ناکە کە من دڵنیابم لە تۆ بەس کە کەوتم سەلام عەلەیکم یعنی ئەوە تۆ دڵنیای لە من کە من سەلام پێ ئاشتیم پێ خۆشم دەوێت ڕێز دەگرم بەس کابراکی بەیانیت باش ئەم کاتت باش یعنی هیچ بەرەکەتێکی تێدا نیە ئەو تام و چێژەی تێدا نیە اینجا ئەگەر سەلامی کرد ئەو کاتە قسە دەست پێ دەکات و دەرگاکە دەکرێتەوە و ئەو ینی بە ڕێز و بە حرمەت و بە خۆشەویستیەوە دەست پێ دەکات بۆیە جۆرێک لە دڵنیایی بەرامبەر یەکتریش دڵنیای بەرامبەرەکە دڵنیا دەکەیەوە کە کاکە من تۆم خۆش دەوێت ڕێزت لێ دەگرم هاتوم پێکەوە بژی. مامۆستا دەمەوێت لە دواسادا باسی ئەوە بکەین کە ئینسا عیباد الرحمان کاتێ بەسەر زەویدا دەڕۆن هێواش دەڕۆن و بەوی قارەوە دەڕۆن بە ڕێزەوە دەڕۆن و کە سەلامیان گەیشتن بە جاهیلەکان سەلامیان لێ دەکەن. بەرنامەکەمان زۆرتر جەختمان لەسەر ئەم دوو مفرەدەی خۆی 12 سفەری باس کردو بۆیە زۆر ئاماژە بۆ دەکەین. بەڵام دەشێ ئینسانی ئیماندار ئەمە بچێتە بابی ئەوەی زۆر بە کزۆڵی و بە زەلیلی و بە زەعیفی و بە لاوازی و بە خەمۆشی بەسەر ڕێگەدا بڕۆ ئەمە پێی وایە کە ئەمە دەچێتە ئەو چوارچێوەیەوە خۆی بدە بەلێما تێک نەچێ سەلام و نەرمونیانی و ڕێز و حرمەت شتێکە و زەلیلی شتێکە پێمە سەلام قەت لەسەر خۆی تووڕە نەبووە قسەیان پێگوتووە دژایەتیان کردووە بەڵام لەسەر دینەکە و عەقیدەکەی تووڕە بووە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێدە حینەش دەفەرمێ ئینسان لەسەر عەقیدەکەی ئەگەر هەڵنەداتێت تووڕە نەبێت معنای ئەو کەسە ئەوە بەڕاستی یعنی شکست خواردووە. بۆیە ئێمە کە باسی سەلام و ئاشتی و نەرمونیانی و لەسەر خۆی پێکەوە ژیان دەکەین لە مامەڵەی ڕۆژانە لەگەڵ یەک و دوودا ئەینا ئینسان ئەگەر لەسەر عەقیدە و بیر و باوەڕەکەی غیرەت و جورئەتی نەبێ معنای ئەوە ئیمانەکەی نوقسانە و خەلەلی هەیە یعنی ئەمان شتێکێ لەبەرەوە مەبەستی من دەلالت بوو کە مرۆڤ بەسەر زەویدا دەڕوات هەر بە ڕۆشتنی اعتیادی دەکرێت بە کزۆڵی و ئەوانە بەڕێدا بڕوە خێر دەبێ ویقار ئەوەیەکەوە حەقی ڕێگا بدات مثلەن وە بە شێوەیەک بڕواتکەوە نەزۆر هەنگاوەکانی هێواش بێ نەزۆر سەریعیش بێ و هەڵەشە و پەلەپەلی پێوە. زۆر سپاس مامۆستاجیان بینەرانی ئازیز و خۆشەویست لە ئەمەوە ڕابردوو لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵەوەی ئازیز و خۆشەویستدا بووین باسی تەوەری بەرنامەکەمان خەسڵەتەکانی عیباد الرحمان بوو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی خامیشی زانای ئاینی مامۆستاجیان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خی گەورەمان جێرە لە عیباد الرحمان ئینشاءالله. بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەری ئێمە بوون خی گەورە ئاگاداری هەموو لایەک بێت خۆتان لەگەڵ.